ئەگەر ئەتەوێ بزانی مرۆڤێک لەناو ئەو کۆمەڵگایە بەڕاستی ئەژی، ئەوە بەوا بزانە کە ئیلا کێشەی هەیە. ئەزانی کێ کێشەی نییە؟ ئەوانەی کە ئێستاکە لە گۆڕستانە، یعنی مەبەستمان کێشەی ئەم سەرزەویە، ئەوان کێشەکانی ئەم ژیانیان نەماوە. سەرکەوتن یعنی چی؟ یعنی تۆ لە خوارەوەی ئەچی بەرەو سەرەوە. سەرکەوتن بەسەر چییە؟ سەرکەوتن بریتە لە سەرکەوتن بەسەر کێشە. کاتێک کێشەیەتە پێشەوە و تۆ ڕوبەڕوویە بیتەوە، تۆ بەرەو کامل بوون ئەڕۆی، تۆ بەڕەو پێگەیشتن ئەڕۆی، بەرەو ئەوە ئەڕۆی کە لە دنیا تێبگی. خودی ئەو کەسی لەناو کێشەکایوان نییە، کاتە تو وەهمێک دروستەکەی ئەترسی، بەڵام کە ڕوبەڕوو بیتەوە وانە ئەکرێ هەموو شتە خراپ و ناخۆشەکان بەخێر بجێڕێ. کەواتە ئەم تاقیکردنەوەی خوایە جارێ بەست تۆ تاقیکاتەوە. ئەمێ باسی خودی ئەو چارەسەرە بکەم کە ئێمە لە ژیانی کۆمەڵایەتیە ڕوبەڕوویە بینەوە و بەردەوام کێشەمان هەیە، کێشەی دەرونیمان هەیە، کێشەی خێزانیە، کێشەی کۆمەڵایەتیە، کێشەی داراییە،